بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست 30 ساڵ تێپەر دەبێت بە سەرێکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە لە 1992 ئەنجام درا. دوای ئەو 30 ساڵە ڕێگەنە دراوە پەرلەمانی کوردستان بارکەکانی خۆی هەڵچێت و ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین دوای 30 ساڵ پەرلەمان و حکوومەت چیان کردووە و بۆچی لە هەرێمی کوردستان ڕێگە نادرێت دام و دەستگا چاودێریەکان بە ئەرکی خۆیان هەڵبستن. بە میواندەرێک لە بەڕێزان عومەر عینایەت پەرلەمانتاری پێشووی کوردستان هەروەها دانەدارە یاسەناس قسە لەسەرم پرسە دەکەین. کاومەر بەخێر بن سوپاس ماوەدەم تا لە بەرزستانەوە دەست پێ بکەین بە حکومیەوەی کە بەڕێز ئەندازیاریشی قسە لەسەرەوە بکەین هەر بناغەی دانانی پەرلەمان حکوومەت هەر لە بنەڕەتە لە 92 بناغەکەی غەڵەت دانرا بۆ ئێستا دۆخەکە خراپە. سپاس بۆ جەناب و سپاس بۆ بینەران و سپاس بۆ کاکە داناش ئینشاڵڵا ئەگاتە پێشەوە ئەویش دێت زۆر سپاسانەکەم زۆر مەمنونم. بێگومان هەر لە سەرەتاوە من ئەلەو ڕۆژانە پرسیارێکیان لێ کردم یەکێ لە کەناڵەکان هاتە ماڵەوە لە منی پرسی وتی ئەگەر لە دوو دێڕا پێناسەیەکی بەڕێز مام جەلال بکەیت چۆنی دەبینی؟ منیش وتم زۆر باشە من پێناسی ئەویشت بۆ ئەەکەم و سەرکردەکانی تریش نەماوتم لەوانەیە ئەم بەڕێزانە سەرکردەیەکی سەربازی و سیاسی و دیبلۆمازیی باش بوو بن بەڵام بەڕاستی کەسانێکی ئیداری باش نەبوو نازانی دەوڵەتداری بکەن و وڵات بەڕێوە بن وتی چۆن وتم ئەگەر بیانزانێ وڵات بەڕێوە برن وڵاتیان تەسلیمی خەڵکە تەکنۆقراتەکە ئەکرد دەسەڵات مەقسەدمە بە پەرلەمانیشەوە بە حکوومەتیشەوە بە دەسەڵاتی دادوەریشەوە بەڵام زۆر بەداخەوە ئەوان بابەتی حیزبایەتی و ئەوانەی کەوا شەرعێتی شۆڕژێریان هەبوو خۆیان باسیەکەن و ئەوانیان یەک کالەی بۆ کورد دڕان بوو ئەوانیان هەموو هێنایە پێشەوە بە تایبەتی لە خولی یەکەمی پەرلەمانە سیخناق بوو لەم جۆرە کەسانە و هەر لەبەر ئەوەش بوو بەڕاستی پەرلەمان بە ئەتوانم بڵێم بە سەقەتی لەدایک بوو پەرلەمانی کوردستان یعنی ئەگرێ بڵێ نابەکام بوو وەکو چۆن تەشبیه نەبێ ژنێک مناڵێکی نابەکامێ بێ پەرلەمانی کوردستان پەرلەمانێکی نابەکام بوو هۆکارەکەشی ئەوە بوو ئەو جۆرە کەسانە چوونە پەرلەمانەوە کە هیچ شارەزایەکیان لە دەوڵەتداری و حکوومەتداری و تەشریعی یاسادانان و چاودێری حکوومەت و بوجە و ئەو بابەتانە نەبوو ئەمانە هۆکاری سەرشی بوون بۆ ئەوەی ئەم دەرد و بەڵایی بەسەر هەرێمی کوردستانە دێ لەو ڕۆژەوە هاتووە و دلیلیش بۆ ئەمە چییە ئەوان یەکەم پەیڕێوی ناوخۆی بە پەرلەمانیاندانا کاڵا بەقەدەر باڵای حکوومەت بڕیان تا ئەم لەحزەیەش بەهۆی ئەو پەیڕێوی ناوخۆیەوە کە بە سەقەتی هات نەتوانرا وەک پێویست محاسەبە و چاودێری حکوومەت بکرێت تا ئەم لەحزەیەش نە وەزیرێک نە سەرۆک وەزیرانێک ئیقالەی پێ نەکراوە یعنی لە کار نەخراوە بەهۆ لە جێر کاریگەری پەرلەمانە. باشار بناغەکە بە لاری دانرا پێم وتی ئەنجامەکەی چی دەبێت حکوومەت و پەرلەمان بناغەیەکی لار بێ من لەم تەلەڤیزیۆنەی بەڕێستانەوە پێم وایە دووسێ مانگ لەمەوە پێش بوو پێم وتی بە جەنابەت وتم من لە ساڵی 75 زیاتر ئەترسم ئەو ئێستاچێ بلاسخارت و جێنی پلاسخارت و سەفیری ئەمریکا لە عێراق خۆشداری دەن بە ئەمە هەر ئەوە نەبێ ئەوان هەستیان پێکرد بێ ئێمەش وەکو خەڵک وەکو چاودێرێک لە ناو هەرێمی کوردستانە هەستمان بەم مەترسی و ناڕەحەتیانە کردووە کە ڕوبەڕێ بێتەوە هەم لە ناو خۆی هەرێمی کوردستانە و هەم لە چواردەوریشمانە و هەم لەسەر ئاسی نێودەوڵەتیش لەبەرەوەی ڕۆژ بە ڕۆژ لە ڕووی بڕوبەری هەرێمی کوردستانەوە لە پاشەکشاین لە ڕووی قەیرانەکانەوە بە بەردەوامی قەیرانەکان زیاترە بێ لە ڕووی بڵێن نادادی کۆمەڵایەتیەوە بە بەردەوامی نادادی کۆمەڵایەتی لە گەشە سەندنایە لە ڕووی لە کارکەوتنی دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستان و لە کارخستنیانە و هێنانە پێشەوەی
حیزبەکان و ئەوان بڵێن ئەوان بنەوە جێگرەوەی دامودەستەکانی حکوومەت بەرەو پێشچوونێکی زۆر باشەیە لەبەرەوە ئەمانە هەمووی کۆمەڵێ دلیلن کە ئەو بناغەی کە دانرا بناغەیەکی سەقەت بوو زۆر بەداخەوەی لێم ئێستاش من دووبارەیەکەمەوە جارێکی تر من ئێستاش مەترسیم لەسەر ئەم قاواری هەرێمی کوردستان هەیە مەترسی بەرەو پوکانەوەی بەرەو پوکانەوە ببرێ ینی ئەوە خۆت ئەیبینی ئێمە لە خوارەوە لەگەڵ عێراقا نیزاعێکمان هەیە لەگەڵ تووشیاوە ڕوبەرێکی زۆر فراوانی داگیر کردووە و ساڵی 2023 دێت و بۆ مەسەلەی پەیمان نامەی سیڤەر و لۆزان و ئەوانە جارێکی کە خەریکە زیندووە بێتەوە و ئێران ئەیبینی چۆن هەڕەشە دایرێکت هەڕەشە بە چەک و بە بۆم بۆردمانکردنی پایتەختی هەرێمی کوردستان و دەستخستنە ناو کاروباری هەرێمی کوردستانەوە خەریکە و لە ناو خۆشمانە ئەو دووبەرەکی و سێبەرەکی و چواربەرەکی کە هەیە کە لە هەرێمی کوردستانە کە کەس اینجا بارتەقای ئەمانە هەمووی نادادی کۆمەڵایەتی و گەندەڵیش گەشتووەتە لووتکە کە ئەکرێ بڵێ لە هیچ کاتێکی سەرەتای دروستبوونی دەسەڵاتی کوردی تا ئەم لەحزەیە گەندەڵی لەم ئاستانە هەر بۆ مناسبەت شۆ بەخێرانی جنابی کاکدانە بەخێر بێت سەرنجی بەڕێز بزانم بەسەر 30 ساڵ بەدەی بەسەرەکەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆچی لە هەرێمی کوردستان ڕێگەن نەدراوە دام و دەستگەت چاودێرەکان بە دیاریکراوی پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو عەرزەکەم بۆ جەنابتان بینەر و بیسەری برای گەورەمان کاک عومەر خۆی گەورە بیپارێزێ سوپاسان دەکەم بۆ ئەو پرسە لە ڕاستیدا پێویستمان بە وەستانێک لەگەڵ گەڕانەوەی کە بۆ تۆزێ بۆ دواوە ئەو بەروارەی کە باست کرد ئێمە بۆ تەمەنی من ئەو کاتە مافی دەنگدانم نەبوو بەڵام کە گەڕێتەوە بۆ کاتە ئەو شەرعەتەی کە باس کرا دوایەوەی کە لە شا خاتنەوە ئەو کە پێی دەوترێ قیادەی سیاسی کورد دوجار کشانەوەیکی گەورە لە حکوومەتی ناوەند دروست بوو واتە دەتوانین بڵێن چەند پارێزگایەکی بەجێماوە لە وڵاتێکی مەرکەزیە دروست بوو پێویست بۆ ئەم بۆشایانە پڕ بکرێتەوە یەکێک لەو پاساوانەی کە لە ڕووی یاساییەوە پێویست بوو ئێمە دامەزراوەکان دروست بکەین ئەوەی مۆنتیسکۆ چەند سەد ساڵ لەمە پێش باسی کردووە دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی و قەزایی پێویستە ئەمانە ڕێک بخرێتەوە بخرێتە چوارچێوەیەکە و دابمەزرێ پێویست بۆ هەڵبژاردنێ بکرێ بۆی تۆ بتوانی ڕێژەیەک دیاری بکەی بۆی لە کورسیەکانی ئەو دامەزایەوە بکاتەوە طبعاً بۆ زانیاریتان بەشێکی زۆری ئەوانەی کە ئێستا لەم تەمەنی یاخود بڵێن ئێستا زیاتر لەم پرسانە قسەکەن ئەو ڕاستیە کەمتر ئاماژە پێدەن کە دامەزراوەکە لە سەرەتای لەدایکبوونیا تا ساڵەکانی دواتریش هەر 105 کورسی بووە بۆ زانیاریتان پێکهاتەوەی کە پێی دەوتێت تورکمان خۆیان پێیان خۆشە پێیان بڵێ تورکمان ئەو چەمکە غەڵەتە چەمکی ئەقەلیات ڕاستە چونکە پرسی ئەقەلیات پرسێکی نێودەوڵەتیە ینی پەرلەمان 105 کورسی بوو بەڵێ کورسی خۆمان بووین نا 100 کورسی بۆ کورد بوو ئەوانەی کە بە ناسنامە کورد پێنجی بۆ مەسیحەکان بەڵێ بۆ ئەوان تەنها مەسیحی وەکو پێکهاتەی ئاینی پاشان دوایە لەو دۆخۆ خۆتان نەزانە و تورکمانشی بۆ زیاد کراوە ئێستا لە عێراقا بۆ زانیاریتان ئەو 9 کورسێکە بۆ پێکهاتە هەیە بجاریتر باسمان کردووە بەڵێ لە 329 کورسیە بەڵێ تورکمان لە کۆی گشتیە ینی وەکو کۆی گشتی کورسیەکانە نەگوەکو پێکهاتەیەک ئەوان ئێستا تەمعەن هەوڵێکی وایە جا بۆ زانیاریتان ئەوە دوای زیادکرا ئەم دامەزراوە پێکات شتێک هەبوو لەو کاتە زۆر سیر بوو ئەوژەوە بوو هەندێک وڵات پەیڕەوی کردووە ئێستا تورکیا پەیڕەوی کردووە تا ئێستاش لە ناو یاسای انتخاباتەکەی پێترێ بربەستی انتخابی وابزان لە 100 بوو بەڵێ لە 100 نانهێژ دیتر کۆمەڵە کورسی وەکو لیستی ئیسلامی سەرکەوێ و کاتە ئیسلامیەکان بە سەرکردایەتی بزوتنەوە هەتانان کاندیدیان هەبوو بۆ ئەوەی پێدەوتێ ڕابەری ڕزگاری خوازی کوردەها جەنابی مەرحومی مام مستەفا عوسمان بوو خۆی گەورە پلەی بەرزتر بکاتەوە لای خۆی ئەو ورێژی خۆش بێ ئەو بوو وەکو کاندیدێک مەسەلەن ناو پرسەکە و هەروەها ئەوانی دیکە بزوتنەوە کاتە نەیتوانی سەرکەوێ بربەستەکە بچووکی کردەوە لە 105 وانیان هەبوو کۆمەڵە کاندیدی باش بوو ئەمە ئەم پرسە دروست بوو دامەزراوەکە وردە تەمعەن بۆ زانیاریتان تاکە یاسایەک دروست بوو کە لە پەرلەمان لەدایک نەبوو یاسای ژمارە 1
پەرلەمان دروستی نەکرد بەرەی کوردستانی پەرلەمانی کوردستانی بەڵێ هەرای لەسەرەوە طبعاً ئێستاش حەوت هەموار کراوە بەڵێ هەموو یانی بێ هەر ئاسایی هەنی یاسا بێ پەرلەمان دەرینەکە هەروە بۆی چی بکە نەبوو بدامەزاوەکە نەبوو هەر مێزەکە نەبوو تۆ لەسەر چی دانیشتی ناچار بەرەی کوردستانی شەرعێتێکی شۆڕژگەری هەبوو قیادەکانیان هەسان تێکستێکیان بۆ نووسی بوون کۆمەڵێ پسپۆر جەنابی مامۆستا زانیە و کاتە لەوێ ئەمان هاتن واژۆی ئەوانی بەسەرەوەیە واژۆی ئەو سەرکردانەی و کاتەتر حیزبی دیار بوون و إلى آخره بۆ بزوتنەوەی ئیسلامی و کاتە وەکو حیزبێکی ئیسلامی لەناو بەران نەبوو وەزانێت ئەو واژووی سەرۆکی بزوتنەوەی ئەو کاتەی لەسەر نییە ئەمجا ئەم یاسا دروست بوو بۆ هەموو ناتەواوی و باشی و خراپیانی کە هەیە بۆ کاتی خۆی دامەزراوەکە پێکات بەڵام لە ڕاستی بڵێم ئەم دامەزراوەیە لە ئاساسا بۆ دروست نەکراوە بەهێز بێ ڕاستی دەوێت بۆچی دروستکراوە لە بنەڕەتە واللهی ڕاستی بڵێم ئێستا خۆی توندا سەبار بە منیژێک ستا بڵێمە ژەوەی ئەم دامەزراوەیە بۆ خۆی بۆ بە خێرە لە ڕووی شەکلیەوە دایکی دەسەڵاتەکانی ترە پێویستە لە هەناوی ئەمەوە دەسەڵاتی جێبەجێکردن لە دایک بێ و متمانی پێ بدرێ و درێژە بە تەمەنی خۆی بە تەنانەت ئەم نەیتوانیت ئەوەی کە وەکو ڕخنەیەک لە نەتەوەی گرتوەکانێکردنها لەن وەکو ڕێکخراوێکی نێودەوڵەتی نەیتوانی و لە پرسە جیهانی گشتەکانە ڕۆڵی گەوری هەبێ کاکە نەیتوانیوە شەڕی دوو گەڕگرا بگرێت تا ئێستا نەتەوەی گرتوەکان ئەمە ڕاستە بۆ ناو دامەزراوەکانی وڵاتان توانیوێتی وەک پێویست ئەدای خۆی ئەوە بکات ناچار بۆ لەم دوایانە کۆمەڵێ دەستگای ئەوەی پێ دەوترێ ئەها دەستە سەربەخۆکان ئەم دەستە سەربەخۆانەجا بۆ زانیاریتانەوە قسەی کارتوندا بەڵام هەر ناچاری بیڵین خەڵکی جێزانێ ئەو دەستان سەربەخۆانی کە کەم دەسەڵاتن یان زۆر ئەکتیڤ نین سەر بە پەرلەمان دەستە بەهێزەکان سەر بە دامەزراوەکانی تر وەکو دەستەی مافی مرۆڤ وەکو دەستێکی جا بۆ زانیاریتان مافی مرۆڤ لە نیپال زۆر بەهێزترە تا لە عێراق لە نیپال کوردستانیش بڵێ کوردستان باس ناکرێت لە نیپال ئەوەی کە پێوتێ دەستە سەر بەخۆکان مافی مرۆڤ وەزارەتە واتوانێت پەرلەمان محاسبە بکە و دامی پەرلەمان ڕابگرێت لەسەر پرسێ لە نیپاڵا بۆ زانیاری ئێمە ڕەنگە ئەداکان گاڵتەمان پێبێ بەڵام توانیوانە وەک پێویست بێ ئەو دەستانیان دروست کرد بۆ ئەوەی ئەدای ڕقابی خۆیان بەهێز بکەن چاودێری چاک بکەن واتە تۆ بتانی ئاوە دەستەکانە بڵاو بکەیتەوە بەڵام وەک پێویست نەبوو ئەوی لە وەڵامی ئەوە بوو کە دەستەیەک ئەوەی پێدەوترا جیهازێک پێوترا ئیدعای عام داواکاری گشتی کە بەهێز نەبوو ناچار بوون نەزایەک دروستکەن ئەوش وەک پێویست نەبوو مافی مرۆڤێک دروستکەن ئەگەر لە ئەساسا ئەو بەهێز بووە ئەمانتر دروست نابوو ئەم قسەویستم پەرلەمان بەهێز بە پێویستی بە دەستی سەربەخۆوانە نەبوومەوەسە نا بەگشتی من ئەو قسەڵێم ئەگەر دەستگای داواکاری گشتی بەهێز بواە ئێمە پێویستمان بەم هەموو ڕیزکردانە نەبوو هەروەها دامەزراوەکانی ژوایە دەگەرە وڵات کاک عومەر سەبارەت بە بڵین پەرلەمان کە متمانەی داوە بۆ حکوومەتە ئەی حکوومەت وەکو خۆی لە مەسلەی ڕێگەوبانە مەسلەی موچەیە خزمەت گوزاریەکانە چی کرد ئەگەر بڵێن ئێستا کە متمانی پێداوە دوای هەموو کابینە ئێستا کابینەی نوێمە هەر یەک سەرنجم هەبوو لەسەر قسەکانی جەنابی کاک دانا بۆ تەواوکردنی قسەکانی نەکە خۆ نەخواستە هینم نییە لەسەری قسەکانی توانجێکم نییە لەسەری تەنها بزوتنەوەی ئیسلامی نەبوو کە نەیتوانی دەنگی سۆگەر بێنێ وە ساحەوتەکە تاواکە سۆشیالیست و پاسۆکیش لیستێکیانە بوو ئەوانش هەر نەهاتوێ من بۆ خۆم مڕەشەحێکی سەربەخۆ بووم لەو لیستە ئەوەکو زانیاری ئەنجا حیزبی شوعیش هەر نەیتوانی بێ ئەمانە ئەو بربەستە ئینتیخابیان تێنەپەڕان فێڵیان کردێکێتی و پارتی ئەوە بوو خەری بووی بە شەڕ یەکەم ئەڵبژان تەزویرێکی زۆر کرد ئەی تەوان نەهات بوو بە 149 بە 150 خۆیان باسیەکەن دوای کرا بە 150 لەو لەحزەیە خەری بوو شەڕی ناوخۆ دروست بێ ئەو بوو کاک نوشیروان هاتە سەر تەلەڤیزیۆن وتی ڕێکەوتوین و 149 بە 50 بە 50 لەسەر ئەوەی کەوا کامیان زۆرینەیە و حکوومەت تەشکیلا و کامیان بەڵێ لەسەر ئەوە خەری بوو کێشێکی گەورە دروست بێت دوای وەکو برابەرشیان کرد و دوایەوە ڕێکەوتنی استراتیژیان کرد و کێکی دەسەڵاتیان تا ئەو لەو لاحزەیەوە تا ئەم لاحزە تا ئێستا لە نێوان خۆیان وەکو برا تا ئەم لاحزەیە دەستکەوتەکانی هەرێمی کوردستانیان هەم لە ڕووی ئیداریەوە هەم لە ڕووی داراییەوە بەشکردو ناوخۆیانە هەم لە ڕووی ئیداریشەوە ئیداری دارایی لەگەڵ دەسەڵاتی حتا قەزائیش سەر بە هەمووی تقریبا وەکو برا بەشیان کردو لە نێوان خۆیانە باسی ڕۆڵی حکوومەتت کرد جەنابە کاتێک کە پەرلەمان بڵێن دەسەڵات ئەدا بە حکوومەت هەڵەبژێری و متمانەی پێدا کەواتە ئەبێ ئەو بتوانێت لێپێچینەوەی لەگەڵا بکە
بەداخەوە لەم بوارە حکوومەت پەرلەمان لاوازە و ئەوەشی کەوا پەرلەمانی لاوازتر کردو ناتوانێت لێ بێژنەوە لە حکوومەت بکە پەرلەمان سێ ئەرکی سەرەکی هەیە بریتە لە یاسادانان بە دەرەجەی بە پلەی یەکەم دووەم چاودێری و بە دوواداچوونی کارەکانی حکوومەت سێهەمیش بوجە ئەگەر بوجە حکوومەت بوجە نەنێرێتە ناو پەرلەمانەوە کە لە سەرەتایی دروستبوونی پەرلەمانەوە ئەم بابەتەی بوجە هەر نەبوو لە خولی سێ حکوومەت هێنی نارد بوجەی نارد تا ساڵی 2013 لە 2013ەوە ئیتر بوجە نەهاتە ناو پەرلەمان تا ئەم لازەیەش کە من قسە لەگەڵ بەڕێز دەکەم و لە خزمەت ئێوە قسە دەکەم لەکە بوجەژ نەهاتە ناو پەرلەمانەوە ئیتر حکوومەت بۆ خۆی کولفی کولێ بێ لە چۆنێتی سەرفکردنی ئەو پارانیکەوە دێتە جێردەسی خۆشت دەزانی تەوزیعکردنی بڵێن دەسەڵات بریتە پێش هەموو شتێک دارایی ئەگەر تۆ دارایی لە لای حکوومەت بێ ئێستا ئیتر هەموو شتەکان لە لای حکوومەتە بۆ نمونە ئێستا پەرلەمانی کوردستان لە کاتی سەریمانگا بەو سەردەمەشکە من لە پەرلەمان بووم چاوەڕێی دەستی وەزیری داراییە کە مەبلغی پارەیان بۆ بنێرێ بۆ نەسرەی پەرلەمان بۆی لە پەرلەمانە خەرجیکەن بۆ ئیدارەدانی بڵێن مؤسسەکە کە پێڵێن پەرلەمان زایدن موچەی پەرلەمانتارەکان و موچەی کارمەندەکانیش یعنی کە ئەگەر تۆ بتێ مؤسسەیە سربەخۆ بێ ئەبێ سربەخۆیی دارایی لە پێشە مشتێ بێ ئەمە بۆ دەسەڵاتی دادۆریش ڕاستە کەواتە ئەوەی کۆنتترۆلی ساحەکەی کردووە حکوومەتە حکوومەتیش بەویست و خواستی خۆی بە پێی ئارەزوو هەوا و هەوەسی وەزیرەکان بە تایبەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی ئەوانن پلانی بەرەو پێشچوونی ئەم وڵاتەدا ئاڕێژن من یەک نمونە ئێستا لەگەڵ شۆفێرەکەی بەڕێزت هات پرۆژێکی هەبوو پرۆژێکی بچووکی تێوە چیە وتمە ئەو پرۆژەیە پێڵێن پرۆژەی لێرش هەر باسم گرۆ چەند جارێ پرۆژەی پاکشکردنەوەی ئاوەڕۆ کە لە هەموو هەرێمی کوردستانە لە یەک شارە نییە کە پێویستە چەند پرۆژەی ئاو گرنگە بۆ ئاو خواردنەوە ئەوەندەست گرنگە پێڵێن وێست وۆتەر تریتمنت پلات کە ئەبێ هەبێ لە هەرێمی کوردستانە من لە بیرمە لە وەزارەتی شارەوانی بووم دوکان و ماوەتماندانا کە دەستمان پێ کرد و دیزاینشتوان بۆ کرد کە لەو دوو شوێنە جێبەجێ دەکەین تا ئێستا ئاوەڕۆی ئەم حکوومەتە بیری لەوە نەکردەوە کە ئەم خەڵکە بۆ تووشی سەرەتانە بێ بۆ تووشی نەخۆشیە بێ بۆچی ئەم خەڵکە بەم دەردە ئەچێ هەرچی ژەهری کارگەکان هەیە هەرچی ئاوەڕۆی لە سەردەشتەوە تا ئەگاتە چوار قڕن و تا ئەگاتە دوکان هەرچی زەهر هەیە لەسەر ڕووباری سیروانەوە لە سلێمانیەوە هەمووی ئەڕژێتە دەریاچەی دوکان و دەریاچەی دەربەنی خان ئێمەش لە ئاوی دەریاچەی دوکان و دەریاچەی دەربەنی خان خۆینەوە حکوومەت بیری لەمە نەکردوێتەوە تەنها چی کردو ئەم حکوومەت بە شێوەیە خەڵکی پەروەردە کردووە ئەڵێ تای مەرگی پیشان بدە بۆ ئەوەی بە لەرزووتا تەبان بۆی بە لەرزووتا ڕازی بێت حکوومەتی خەڵقی ئەزەمات دروستکردنی ئەزمە لە دوای ئەزمە لە دوای ئەزمە کارێکی کردووە کە خەڵک چاو نکاتەوە خەڵک خۆشی نەیەتەوە بیرە دادپەروەردەکانی ئەم حکوومەتە بکاتەوە بیر لۆ بکاتەوە ئەم حکوومەتە بۆچی وە خەڵک ئەچەوسێنێتەوە خەڵکی خۆی ئەچەوسێنێتەوە ئەو خەڵکەی کە دەستگیرۆی ئەمانی کردو و ڕاپەڕینی کردو هەرێمی کوردستانی لەسەر سینێکی زێڕتەسیم ئەمان کردو ئەمان کە لە دەرەوە جۆرێکی تر لە نوسکۆ و جۆرێکی تر لە ئاژبەتاڵیان ئیعلان کردبوو لە دەرەوە لە ساڵی 1989 لە سایی ئەو ڕاپەڕینی کە تەمەن دوای حربی خەلیج و ئەو ڕاپەرینی لە خواروی وڵات کرا و دواتر ڕاپەرین لە هەرێمی کوردستان کرا خەڵکی کوردستان ڕاپەڕی و ئەوان هاتنەوە بە نیوەی بەچەک و نیوەی بێچەک و بە دەسێ جل و خاچی و بە ئەدیداسەوە خەڵکی کوردستان ئەوە نەمتمانەی پێیان بوو ئەوەندە بە پیرۆزی زانین ئەم وڵاتی تەسلیمکردن ئەمان هاتن لەبری ئەوەی وەکو لە سەرەتاوە باسم کرد خەڵکە تەکنۆلات و زانا و شارازەکە بەرن بیخەنە سەر لە بیکەنە لووتکەی دەسەڵاتی دادوەری لووتکەی دەسەڵاتی یاسادانان لووتکەی حکومڕانی هاتن هەر لەو کادیرانی خۆیان کە لەو شاخ و داخە لەسەر پارەی گومرگ و لەسەر پارەی سەرانە لە خەڵک بۆ ئەژیان هاتن ئەوانیان هێنا لە هەموو دەسەڵاتەکانە چاندنیان و دەرەنجامەکەشی ئەمەیە کەیسان نە حکوومەت وەکو پێویست حکوومەت داری بۆ کرێ نە پەرلەمان نەتوانێت چاودێری بکە نە دەسەڵاتی دادوەری بەهێزیشمانێ. سوپاس دەکەم کاکدانە سەوارەت بە پەرلەمان بڵێن دوای 30 ساڵ هۆکارەکە چی کە نتوانراوە ڕۆڵی خۆی ببینێت یاخود دەوێت ڕۆڵی ڕاستەقینەی پەرلەمان و پەرلەمانتاریش چیە ئەگەر ببینێ؟
بەڵێ خۆی بۆی ئەوە کە بەرنامەکەمان زیاتر فۆکەس بێ لەسەر ئەم دامەزراوەیە یعنی پرسەکان زۆر بڵاوە نێنی ئەکرێ لە هەر ڕوویەکەوتی حشر بلێ خوارەوتی جاکی ڕاستە بەڕاستی پرسەکە زۆر لارە لە زۆر دۆخێریم وای لێت هەمومان نزانین کەوایە بەڵام ئەوەی کە بەگشتی زیاتر فۆکەسەکە لەسەر ئەدای ئەم دامەزراوە بێت چونکە ئەم ڕۆژە تایبەتە بڵێن بەوە چۆن ئەڵێن ڕۆژێک دانراوە هەر یەک یعنی پرسێک لە پرسەکان ئەگەرچی هەموو کەس مافی خۆی قسەی لێ بکات ئێمە بۆی زانستیانە قسە بکەین کۆمەڵە پێوەری ستاندار هەیەنی ئەم پێوەرانە ئێمە دامان نەناونەوە کوردیش دای نەناون و تەنانەت عەرەبیش دای نەناون یەکێتێکی نێودەوڵەتی هەیە بۆ پەرلەمانەکان اتحاد پەرلەمانی الدەولی IPU ئەمە کۆمەڵی ستانداری داناوە جەنابیشتان ئەزانم ئەم ستاندارانە تۆ توانی ئەدای ئەم دامەزراوانی پێ بپێوی ئەگەر بە خێرایی ئاماژەی پێەکەم ستانداردەکان چین بەڵێ بە خێرایی یەکەمیان لەوکۆ وەزیفانی کە مامۆستا باسی کرد علاقە یەکەمیان بە ئەدای وەزیفەی یەکەمی دامەزراوەکانەوە هەیە پەرلەمان لە هەموو وڵاتەکانە هەندێکیان ناوی پەرلەمانە هەندێک ناوی مەجلیسی گەلە هەندێک ناوی مەجلیسی شوڕایە هەندێک ناوی مەجلیسی شەعبەها ناوەکان گرنگەوەی ناو گرنگ نییە موەسسەسەکە دەستگایەکی تەشریعیە ڕاستە یەکێ لە ئەساسەکانی بەس ناوەکەی بەوە ڕۆیشتووە چۆن ئێستا بەیکە لە ئێماڵێن بۆ نمونە کوردینێ خۆ کورد وردی بکەیتەوە خەڵکی شاری یا خەڵکی کوێیان زمانە چۆنە ئەم مەزراوە تەشریعیە بەگشتی وەزیفەی یەکەمی بریتە لە ئەدای تەشریعی ئەو یاسانە چین کە دەریانەکە چەند پەیوەندیدارن بە ژیانی خەڵکەوە خەڵک خەمەکانی خۆی تا بینێتەوە یاننا بۆ نمونە ئەم دامەزراوە ساڵانێک ئەچێ یاسایەک دەرەکا بۆ قەدەغەکردنی جگەرە کێشان ئەمە لە ڕووی هەناوی کۆمەلگاوە دەرنەچووە لەم دوایانە نەبێت کە دەرکەوت جگەرە خراپە یەکسەر بەڵایەکی ترمان توش بۆ ئێستاویش بریتە لە نێرگەلە بۆ شتەکانی تر باز ناکەمەوە تر کە دروست بۆ هەنێ غەڵ پێی وایە نەخە نێرگەلە باشە تان باوەڕم وایە بێ وردە وردە یاسا و شیش دەرکەن بۆ ئەوان کە قەدەغە بێ و خراپە و بەکارهێنانی و بردننی و کردنەوەی نێرگەلەخانە و لەم بابەتانە یەکێکی تر لەو پرساناوژ ئەوەیە بریتە لە بەخێرای بەسەر ڕۆم بریتە لە ئەدای ڕقابی ئەم دامەزراوەی چەند دەتوانێت چاودێری بکە چەند دەتوانێت و یاسانی دەریە کابزان جێبەجێ کراون کاکە یان هەر بخۆی دەریەکەن تەمعن دەستەواژەیەکەی پێڵن دەوڵەتی ڕەخوە دەوڵەتی خاو ئەو دەوڵەتانەیە لە زانستی سیاسیا پێڵێن کە یاسا دەرەکات جێبەجێ ناکە خۆی هەر خۆی بەڕیزیەکانی ژمارە زیادەکە زۆرنی یاسەکانی پەرلەمان جێبەجێ ناکرێت بەڵێ بەشێکی زۆری ئەمە نزیکەی بەپێی ئەوەی کە لە عێراقا هەیە ئەوەی کە تۆزێک من لە یاساکانی بزانم ئەوش ئەوەیە بە کۆی عێراق و کوردستان زیاد لە 2000 یاسامان هەیە لە کوردستان حدودەکەی دیارە بڵێن چەند بێت ژمارە لە ڕووی عەدەدیەوە ینی لە 300 و ئەو نەیە وەکو یاسا تەمعەن ئەوانش کە پێوترێ بڕیاری پەرلەمانی هەر پێوترێ یاسا پێ تەشریع ینی بە کوردستان بەڵێ بەس کۆی گشتی عێراق چونکە و یاسا عێراقانەش لێرە زۆری نافیزن بە تایبەتەوانی پێش ساڵی 91 ینی زۆری نافیزن و ئێستا بەرکارن وکو یاسای سزادان وکو یاسای شارستانی ئەمە بەگشتی وەک پێویست لە وڵاتی ئێمە ئەم شکۆیە کە پێی دەوترێت پەیوەندیدارە بە و پرسەوە کە پێ دەڵێن سەروەری یاسا یعنی ملکەجبوونی هەمووان بۆ دەقە یاساییەکان ینی قدرەتی ئەم دامەزراوانە بۆ ئەو یاسانی دەریانەکات جێبەجێ بکە گەڕێمەوە سەر یاسای جگەرە کێشان تا ئێستاش لەگەڵی بێ ڕێنمایشی بۆ دەرچوو زۆری جێبەجێ ناکەن ینی ها وڵاتی مەگەر خۆی بۆ تەندروستی خۆی یەکێکەوەی کە باوڵی بە حەڵاڵ و حەرام بێنەیخوا یەکتر لە بابی تەندروستی ئەجینا ئەوتر ناتوانانی سنوورێک ئەو پێڵێن تەقید چوارچێوە بکە یەکێکتر لەوانە بۆ زانیاری لەو ساندارەی ئەو IPU ئاماژەی پێکا بریتە لە ئەوەی کە پەیوەندی ئەم دامەزراوەیە لەگەڵ شەریحەکانی کۆمەلگا توێژەکانی کۆمەلگا ئەوی پێوترێ کۆمەلگای مەدەنی ئەوی پێ دەوترێ گەنج و لاوەی پێوترێ ئافرەتان ئەوکانی منداڵ بۆ زانیاری ئەم پرسانە چەند پەیوەندیان لەگەڵاکەوە دوجار تۆ کە پەیوەندیەکی باش لەگەڵیان بۆ توانی خەمەکانیان نەقڵ بکەی کاکەمە تا ئێستا لەگەڵ بێ یاسایەکمان هەیە بۆ مافی امتیازاتی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت بەڵام لە هەموو دنیای تازە ئێستا لەم دوانە باشن کەمەندام خاوەن پێداویستی کەمەندام بریتە لە پرسێکی عەقلی خاوەن پێداویستی تایبەت پرسێکی لاشەییە بە سێم هەیە ئێستا بە لە یاساکانی ئێمە کەم ئاماژە پێکراویش پێ دەوترێ کورتە باڵاکان کورتە باڵا هیچیان نییە تۆ ئەم وردەکاریانە پێویستە لە ناو یاساکان تا جێ بکەیتەوە بە وردی بتوانانی ئاماژەی پێ بکەیت یەکێکتر لەوانە کە ئێمە لە ساڵی 98ەوە باشە تا یاساکراوە باشە لە ڕووی نەبڕارێکی تەشریعیەوەی کە ئەو هەچی بەسەر کووردا هاتووە لە موسیبەتانە بە جینۆسایدی داناوە بەس بۆ زانیاری ئێمە سێ تاوانی نێودەوڵەتیمان هەیە هیچیان جینۆسایدە
ئەوانتری پێدەوتێت تاوانی کۆمەڵ کوژی یان دژە مرۆڤایەتی یەکیتر لەوانە تاوانی جەنگ ئەم تاوانانەی جەنگ ئەم کابرایە سەرۆکی عێراقا سەدام هەر شەڕێکی کردو بەشی زۆری مصیبەتەکەی بۆ کورد بووە ینی بەشی زۆری ئەو ناوچانەی کوردستان هەر هیچیان بەرنەکەوت بێ ئەوان بەرکەوتۆ کە ئەلغام ڕێژ کراون هەتا ئێستاشی لەگەڵ بێ بە قوربانی ئەمە یەکیتر لەو ستاندارانە پێویستە ئەم دامەزراوە کە خۆی ئەوە بکات چوارچێوەکەی ئەندامەکان یەکیتر لەو ستاندارانەیە چەندن کۆڵتەکەی چیە وکو ماوەسا ئاماژەی پێدا کێن ئەم کورسیانە ئەم 100 ئەوەندەی ئێستا 111 پڕەکەنەوە خۆ هەر ئەوە نیێت و دەموچاوکە یەکێک دانیشێ و بەدڵنیایی یعنی پێویستە یاساکەوا بێ بەداخەوە دوو فراکسیۆنن ناکرێت منێستا ناوەکانە بڵێم لە خولەکانی پێشووە یەکیان فشاری کرد لیستەکان کرد بە نیمچەکراوە یەکیان فراریان کرد بە شێوەی ئەم ئێستا عواقیبەکانی بینین بەداخەوە کواڵتی ئەندامەکە هاتوۆتە خوارەوە چونکە دەنگدەر شارع بەداخەوە کەسێکی تر هەڵەبژێرێکە ئەو کەسە شارەزا و بەتوانە ناناسێ سپاس دەکەم کاومە سەبارەت بەو هۆشداری کە باست کردەوەی پلاس خارد وا دەکات یا باڵێزی ئەمریکا وا دەکات کە بە پسانی هەرێم بە دامەزراوەکان دابڕۆنەوە ڕێزی و دامەزراونە بگرن حکوومەت بێ پەرلەمان بێ دامەزراوەکانی تر بێت پێ دوایەت هۆشداریەکە وەردەگرن بە بۆچوونی من نەخێر بە بۆچوونی خۆم لەبەرەوەی بەپی ئەو ئەزمموی سی ساڵی کە ئەمانە ئێستا ئەو ئەزمموی کە هەمانە حیزبەکان قیادی حیزبەکان بۆ نمونە بە هەر ناوبێنین مەسەن هەر لە سەرەتایی دروستبوونەوە دوو کەسی زۆر دیار کە لە هەرێمی کوردستانە هەبوون لەگەڵ هەندێک لەوانەشی کە لیانەوە نزیک بوو بەڕێز مام جەلال مەرحوم لەگەڵ جەنابی کاک مەسعود بارزانی ئەم دوانە هەردووکیان پێیان شەرم بوو ببنە سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەڕە کەواتە ئەوان ئەیانویست هەمیشە لە دەرەوە بن ئەوان بن گەورەتر بن لەو دوو موەسسەیە تێگەڵم چی یعنی هەر لە سەرەتاوە بۆ نمونە حتا بۆ نمونە هەموو حیزبەکان تقریبا توانم بڵێم بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان بەڕێز مەرحوم کاک نەوشیروان ئەبێتە سەرۆکی لیستەکە سەرخا بەڵام دوای خۆی ناچێت مەسەرەن کاک قوبات تاڵەبانی ئەچێت لیستەکە سەرخا بەڵام دوای خۆی ناچێت وانە لە ناو پارتی دیموکراتی کوردستانە ئەم دیاردەیە کەمترە بەڵام ئەوان هەر لە ئەساسا تەنازول ناکەن ببنە سەرۆکی لیستەکەش ئەوەشیان پێ شەرمە یعنی قەت نەدیوە بڵێ مەسعود بارزانی سەرۆکی لیستی پارتیە یان نێچیروان بارزانی سەرۆکی لیستی پارتیە یان مەسرور بارزانی سەرۆکی لیستی پارتیە ئەوانەوە ناکەن خەڵکیەکە دێنن کە دەستەمۆ بێت لەلای ئەوان ئەوانی سە خەڵکی دەستەمۆیان دێت حتا بزنەوەی ناوی چییە نەوەی نوێ کاک شاسواریش ئەنیشتی کرد لیستەکە خۆی سەرخست دوایی ئیسحابی کرد کەسێک چۆر شوێنی دوای ئەو کەسە لە خۆی هەڵگەڕا یعنی ئەمە وای کردووە کە حتا بۆ حکوومەتی شەمە ڕاستە تۆ سەرنج بێت لە سەرتاوە سەرۆک حکوومەتەکان کە هاتوون سەرۆکی ئەنجومەنی وزرا بزانە نەکاک مەسعودی تایە نەمام جەلالی نەکاک نەوشیروانی تایە کامانە سێ مۆدەی زۆر گەورە بوون لە هەرێمی کوردستانە بە سەرەتا بەڵام بۆ لەبەرەوەی ئەوان هەمیشە حیزبیان بە گەورەتر زانیوە لە کاکە ئێمە هەمانەوە نەمانە دوکانی بە کرد و سوار خاڵ بسابوون ئەمە هەرێمی کوردستانەیە یخۆ لەمە زیاترمان نییە ئێوەتر لەمە بۆچی ئامادەی ببی سەرۆک کۆماری عێراق بەڵام ئامادەی نیە بە سەرۆکی هەرێمی کوردستان کات تۆ خۆت هەرێمی کوردستانەکەت پێ کەمە لەبەر ئەوە بە تەسەوری من ئێستا ئەمان بە ئاراستەیەک ڕۆشتون بە ئاراستەی بە کۆمپانیاکردنی مؤسسەتەکانی هەرێمی کوردستان یعنی حتا حیزبەکانیش من لە ساڵی 2010 نووسیم حیزبی کوردی یان کۆمپانیای کوردی ساڵی 2010 لە جێدەی هاوڵاتی ئاوێنێت تاکیدیم بەس لە ناو کتێبەکە بڵاو بکرێتەوە حیزبی کوردی یان کۆمپانیای کوردی لەبەرەوە ئەمان بە ئاراستەی بزنێس و خەسخەسە و بە کەتی تایبەتکردنی هەموو بوارەکانی خزمەتگوزاری لە هەرێمی کوردستانە ڕۆشتن لەبەرەوە بە تەسەوری من ینی من ناڵم مستحیلە بە زۆر زەحمەتە جاریش کە ئەمانە بتوان بگەڕێنەوە بۆ چکە سەریان کردو سەر بزنێس سەریان کردو سەر نەوت سەریان کردو سەر زەوی ژێر زەوی و سەر زەوی و زایدەن هەوای کوردستانیان خۆڕە کردووە بەرۆ زۆر بە زەحمەتی ئەبینم من ساڵەکانی
2009 ئەوانە وتارم ئەنووسی کاکە وەرن ئەم بێری سەوز و بێری سوورە لابرن بیکەن بە یەک بێری ئێستا بلاس خارد لەسەر ئەو ڕخنیان لێگرێ سەفیری بەریتانی ئەمریکی لەسەر ئەو ڕخنیان لێگرێ وەرن ئەم جلانە تەوحیدکەن جلی سەربازی ئێمە یەک سەربازمانە یەک سوپامان هەیە وەرن تەوحیدیکەن وەرن ئەم ناوە بگۆڕن ئەمە ئاسایشی و ئەوە لەوێ پاراستنە ئەمە لێرە دەستگای زانیاریە ئەمە یعنی چی لە ناو حکوومەتە حیزبەکەی بە دەستگای زانیاری هەبێ حیزبێکیشی بێ پاراستنی هەبێ حکوومەت ئاسایشی هەبێ آخر ئەمە چۆن دەوڵەتداری چۆن بە شێوەیە کرێ کەواتە ئەمان هەر لە سەرتاوە هیچیان نەیەکێتی متمانی بە پارتیە بووە نەپارتیژ متمانی بەیەکێتیە بووە هەر درێژکراوەی شەڕەکانی شەستەکانی جەلالی و مەلایەکەیە تا ئەم لەحزەیە جانەکبەتی میلەتی ئێمەش لەوایە لە ساڵی 1964ەوە شەڕی جەلالی و مەلایی هەیە تا ئەم لەحزەیە لەو شەڕی جەلالی و مەلایە نەکوڕ نەکوڕەزا نەکچ نەکچەزای ماڵی مام جەلال و ماڵی مەلا مستەفا لەم شەڕی بەراکوژیان نەکوژراون ئێستاشی لەگەڵابی خەڵک ئامادەی خۆیان بەخۆی با بەکوشت لەسەر لەم شەڕان لەم جۆرە شەڕانە ئەمە کۆیلەبوونی میلەتە ئێمە بەداخەوەڵێم ئێمە ئێستا لە کۆمەلگایە کاژین ئەگەر ڕێگەم بدەی ئەمە تاواکەم ئێمە ئێستا بە کورتیش بە تاوایەکەم ئێمە ئێستا لە ناو هەرێمەکان هەرێمەکە 6 ملیۆن کەس وایە لەمە زیاتر هەیە 2 ملیۆنی لە کەرتی تایبەتی شەکە زائیدەن ئەوانەی کە لە خارجن کاڵم 2 ملیۆن بە مناڵەکانیشەوە یعنی بۆ نمونە لەوانەیە بڵێن 500,000 کەس لە خارج بێ لەگەڵ 750,000 کەسیش لە کەرتی تایبەت بە مناڵەکانی 2 ملیۆن لێ دەرکە چەندی مایەوە 4 ملیۆن لەم 4 ملیۆنە ملیۆنێکی کارمەندی دەوڵەت ئەم 1.5 ملیۆن کارمەندی دەوڵەتە بە سەربازی و مەدەنیشەوە بەخۆیان و مناڵەکانیەوە کاتە 4 ملیۆن کەسەکە لەمە تقریبا 800,000 دەرکە بۆ خانشتینی پێشمەرگە و خانشتینی مەدەنی چەندی مایەوە ببوورەوە تەڵایکەم ئەمە مایەوە 3 ملیۆن و 200,000 لەمەش تقریبا 400,000 لێ دەرکە با بڵێن 500,000 ئەمە هێزە چەکدارەکانە تقریبا 1.5 ملیۆن خەڵک مێنێتەوە ئەم 1.5 ملیۆن خەڵکە بۆچی وا بێدەنگە بۆچی لەم نەعادالەتی کەوا ئەمانیکرد بێدەنگ ببوورە من لە بابەتەکە لام لابەر ئەمە هاتە پێشەوە ئەبێ تاویکەم بۆچی لەبەرەوەی ئێمە کۆمەڵگەیەکی مستەقیلمانەیە ئەمان کۆمەڵگەی مستەقڕیان دروست کردووە کە من ناومناوە کۆمەڵگەی دەستەمۆ بۆ دەستەمۆیە لەبەرەوەی ئەم خەڵکەیان بە شێوەیە لێکردووە خەڵک چاوەڕێی هەندێکی لەمانە چاوەڕێی موچەیەکە موچەکەوت لێ بێدەنگە بۆ نمونە مامۆسای زانکۆ مزاهرەیەکە قوتابیەکان بێدەنگە مۆزەف کارمەند مزاهرەیەکە قوتابیەکان بێدەنگن مامۆستاکان بێدەنگن بم بوورە تاوا یەکەم ئێستا زۆر بە کورتی دوایی سەری زیاتر بدە بە جەنابی کاکدانە زۆر داوای لەبوردن لە تور جەنابیش دەکەم بۆی پەیامەکەم بگا ئەگەر پەیامەکە نەگا یانی هیچم نەوتووە ئەم کۆمەڵگەی دەستەمۆیە بریتە لە چی کۆمەڵێ لەم خەڵکەی کە چاوەڕێی چیەکە چاوەڕێی موچەکە کۆمەڵێ خەڵکی کەشەیە لە ناو ئەم ژمارەیە چاوەڕێی وای لێ هاتووە ئێستا خەریکی وەرزشە فقط مەسەن بۆ نوە سێرگە ڕیال مەدریدی دۆڕێ ئەیباتەوە چ هەرایە دروستە بێت لەمەرە مێشتیان بە شێوەیە وای لێ کردوون کە مەشغوڵی وەرزش بن کۆمەڵەیەکیش هەیە لەسەر ئەو باوەڕە نییە لا یغیر الله نفسا ما بقوم الا يغير بانفسهم شتێکی لەو بابەتەیە لا يغير ما بقوم الا ما يغير بۆ باسەکەم باشەتەوە ئەلا کولین یعنی کۆمەڵگەر خۆی ئەمان لەسەرەوە ئەڵێ نەخێر ئەمە قەزا و قەدەرە من حیسەی من هەر ئەمەندەیە ئەوانن کە لە هەندێکیان من ناڵم هەمووی لە مزگەوت ببوورە ئەمە وای کردووە یەکێتی و پارتی بالضبط تأكيد بنلوي دڵنیا بنلوي خەڵکی بەڕەوستکار و مزاهرەی بەقووە دژیان ناوچێتەوە لەبەرەوە بێخەمن ڕێک لەبەرەوەی کۆمەڵگەکەیان کۆمەڵگەیەکی دەستەمۆیە کۆمەڵگەی مستەقیرە سەریان ناوتەوە لەبەرەوە ببوورە ئێمە سەر وەڵامی جوابەکە ئەخیرەکەی ئەڵێ ئایا بە هیوان چاک بن نەخێر لەبەرەوەی هەست ئەکەن کۆمەڵگەکە کۆمەڵگەیەکی مستەقیرە کۆمەڵگەیەکی دەستەمۆیە لەبەرەوە بە تەسەوری من چان ناوبڕێکم دەگەڕێمەوە ناسکەمەوە تەفای رب العالمین ئاماژەی پێکرد ئوستاز زۆر تەواوە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ئەو چەمکی یعنی تەغییرەکە ذاتیە ئەم جارە کۆمەڵگاش بێستە مرۆڤ خۆی هەوڵی گۆڕانکاری بدە خوا بۆت ناگۆڕێگەر خۆت نەیگۆڕی سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێک و دەگەڕێمەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ
کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتترۆلی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرا شایەنی ماڵی تۆیە کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نەدوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆ دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقیب بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆ دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق ڕەشەبامەوە ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا زۆر گەڕێ لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگیرسێنە کات ئەوە بەرە بکوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی ڕێز کاکدانە سەبارەت بە پەرلەمانی کوردستان ئێستا بڵین ڕوبەڕووی جۆرێک لە داخران بۆتەوە کە کێشەیە لەسەر هەموار یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆن باس درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانیش دەکرێت لە ڕووی یاسایە و چۆرە دوایش لەسەر هەڵبژاردنەوەش سەدەکەین بەڵێ بۆ خۆ دەزانی ئەمە شتێکەیە چەمکێکەیە ئەوانەی کە لە پرسە ئینتخابەکان قسەکان پێڵەن تەقویمی دیموکراسی یان تەقویمی عمری ئەو شوێنە تەقویمەکە بە 4 ساڵ دانراوە تا تۆ متمانە تێناوە بۆ 4 ساڵی تەقویمی ئیتر تۆ بە هیچ پاساوێک مافت نییە تەمەنی خۆت درێژکەیەوە ئیلا یەک حاڵت باس کراوە پێڵەن حاڵتی وەکو بە دۆخینە لە ناکاو زەرفێکی تاری وەکو شەڕی لە ئۆکراینە ئەو هەیە و دۆخێک دروست بوو ئەگەر حاڵتی وا پەنابەرێ بۆ درێژکردنەوە دەتوانێت بەڕاستیەوە هیچ پاساوێکەڵ ناگرێ هەموو ئەو خولانی پێشوێ سەخولی پێنجەمە ئەو خولی یەکەم هەر ڕۆی کەس نەیزانی چۆنە هەر بیریش چۆ دامزایاوی وایە نیوان هەر مردن نیوەی گۆڕانیوەی ئێساندێکیان ماوە ماشەڵاوە تەمەنیان هەیە بەڵێ ینی خۆی وەکرد لەو ئەمجا خولەکانی تریش هەمووی کەم و زۆر تەمەنی خۆی درێژ کردوێتەوە تۆکو عرفێکی فاسیدی لێ هاتووە زۆر مەترسیدارە خۆی دامەزراوەکە خۆی پابند نەبێ بە یاساکانەوەی کارساتەکەوەیە تۆ ینی خۆت لە ناو بەرنمەکەی خۆ پابند نەبی بە ئوسوڵ و ئەتەکێتی بەرنمەکەەوە ینی ئەمە کە ئێستا دانیشتوین ئەم ئەوە سەبار بە تەمە درێژکردنەوە کە من لە 100 باوەڕم وایە پەنابا بۆ ئەم خولە تەمەنی خۆی درێژەکاتەوە ماوەکەی دیارە پێچێ ماوەکەی چەند بێت بەڵێ پێشبین دەکرێت ساڵێک بێت چەند بێت ئەگەر من بیستمە شتێکم بیسۆڵێن حکوومەت دوتوێتی ئێمە ساڵی درەنگ بە دەست بەکار بووین ساڵێکیش بە کۆرونا ڕۆیشتووە کەواتە کاتە دوو
لە دیوێکی تریشەوە تویانە دوو زۆر عیبارە بین بۆی عیبارەکە کەم بێتەوە هەر بە یەکی بڕۆین باشە وەکو خۆی بە یەک ساڵی بڕۆین باشە ئەمە بۆ زانێری جەنابەت هەر چۆنێک بێ ئەوە پرسەکە ئاوای ئەوانی دیکە ئێستا دامەزراوەکە یعنی لە شێوەیە بە شێوەکان وەستاویەکی پێوە دیارە ئەویش زۆر سەیرە ئەڵێن سەیال بژارن دەڵێن کۆمیسیۆن بڵێ جا کۆمیسیۆن خۆی تەمان بۆ زانیاری کۆمیسیارەکان کێشێتی کۆمیسیۆن خۆی دامەزراوەیەوان پلەی وەزیفیان هەیە و بەردەوامە ویشی خۆیەکە کۆمیسیارەکان 9 کەسن بۆ زانیاری تورکیا بزان نزیکی 100 ملیۆن نەسەمەکەی 9 کەسی 9 کۆمیسیاری هەیە بۆ زانیاری هەرێمی کوردستان ئەم ئەوی هەیە ئێستا بۆ بە 6 شتێ 9 کۆمیسیاری هەیە ئەوە قسەمان لەو ئەدایانێ دوانیان یەکیان وفاتی کردووەکی کیتان وەزیفەیەکی بەڵێ وەرگرتووە ئێستا فراغە ماوە پێویستە ئەوەی بۆ ئەو کرێکێ لە گرفتەکان بۆ زانیاری لە ناو یاسای کۆمیسیۆن مادەی 5 لەگەڵ مادەی 8 نەچمە تەفاسی گرفتەکەەوەی ئایا تۆ چۆن بە ئەسەری ڕەجعی تەمەنی ئەمان درێژەکەیت ئەگەر پێڵەی تۆ 5 تریانەی تێ چونکە دانراوە تەمەنی کۆمیسیارەکان 5 ساڵە ما یارای دووبارەکردنەوەیە دروستە؟ ئەی تۆ ئەگەر خۆ وازانم نزیکەی 2-3 ساڵیشان هەر خواردووە ئەی چۆنە بێواتە بە ئەسەری ڕەجعی خۆ تۆ نابێت لەو ئێستا 5 تریان بێتێ دوای نزیکەی 8 ساڵ یعنی 5 و 8شیان بێتێ نابێت بێت تۆ 2 ساڵێن ئەوە بکەیت دوجارێ مەگەر انتخابات بەمانە بکەینە چینە خولی شەشەمەوە دوای ئەوە چۆن خۆیان حاضرکەن بۆ خولێکی تر ئەمانە هەمووی گرفتن باوەڕما بوو باشترین ئەوەیە لەم دۆخا دەستکاری نەکەن لانی کەم 2 کەسی تر کەس مقادی خۆی پڕکاتەوە ئەمە سەبار بە کۆمیسیارەکان یاساکە زۆر ئیشکال هەڵەگرێ بۆ زانیاریتان ئەم یاسای لە کاتی خۆیان دانراوە جارێک هەڵە بووە کاتی تر باسمان کردووە بزانم بۆی قسە دووبارە نەکەینەوە یاساکە غەڵەتە باسی یاسای دامەزراوەکە وەکو پەرلەمان و ئەدای خۆی تێکەڵ کردو بە یاسای هەڵبژاردنەوە تێکەڵ و پێکەڵ کەس نازانێت چۆنەوە هێناوێتی ئەمە بەو شێوە تەنان دەخولی یەکەمە یاساکە لە تەبعی یەکەمیان پێشەموارەکە باشتر بۆڵێ هەر کورسیە لە بەرامبەری 30 ئەوەندە هزار کەسی 39,000ەوە بزانام 39,000 کەسە لە دەنگدەرانە کەچی ئەویان لابردوم جا بۆ زانێت تۆ نازانین تۆ نوێنەری چەند کەسی تەنان بازنەکەش کوردستان یەک بازنێواتە تۆ بە خێرە کاندامی پەرلەمانی نوێنەری هەموو خەڵکی هیچ کوێی لە هەموو کوردێک لە هەموو مانگی کە سەرۆکێریم دیاری کردو قورس هەڵبژاردن بەڕێوە بچێت بە دڵنیایە کۆمیسیۆن خۆی لێ پێویستمان بە 6 مانگە گرێ بەستیان نەکرد شتەکانیان حاضر نییە بە دڵنیاییەوە لە کاتی خۆی ناکرێ ئەو هەمووان ژزان سەبار بە یاساکە ئەوەی پێدەوترێت گەورەترین گرفت لە یاساکە تا ئێسەژماوەتەوە بریتە ئەمە جۆرێک لە دەشکانەوەی هەندێک برادر نووسیویانە ملشکانن نییە دەشکانەوەی چۆنە ئێستا بۆ هەمووی تێپەڕیوە چونکە هەموویمان بینیوە پریتە لە پرسی بازنەکانی هەڵبژاردن ئەو بازنانە عێراق وردە بچووکێ کاتەوە ساڵ بە ساڵ خۆتان زان تا ئێستا 5 یاسای هەڵبژاردننی عێراق بووە ئێمە هەر لە هەمان ڕیتمی یاسایی خۆمانی واتە هەر یەک بازنە بووە هەر یەک دەنگەی بەو شێوە یەکێکتر لەوان لەم دۆخا گەورەترین ئاستەنگەرە بەرامبەر هەڵبژاردن باوەڕم وایە هەموو لایەنەکانی زانن بەس کەس نایڵێ ئەوش بریتە لەوەی پێدەوترێ عزوف عن الانتخابات خەڵک زۆر بێ ئومێدە لە پرسی هەڵبژاردن ئەمە وای کردوتۆ ئامارەکان سیر بکە بۆ هەڵبژاردنەکانی عێراق دواتری کە لە مانگی 10 ساڵی پار بووە لە 63 بایکۆتی کردووە واتە ئەوەی کە ئێستا کۆی دامەزراوەکەی خۆشتان نەزانن 329 پڕ کردوەوە بە هەموو قەوارەکانی کورد و غەیرە کورد و هەموویەوە 4 ملیۆن دەنگیان هێناوە لە 118یان هێناوەی کۆی عێراق واتە تۆ ئێستاوانە کەناڵێ نەمە زۆرینەین تۆ زۆرینەی کوێی کاکە تۆ زۆرینەی ناو لە 130 ئەوەندەی عێراقی باوەڕمای ئەم جارە هەڵبژاردن بکرێتەوە خۆشیان و تویانە ئەمەش ناچێتەوە بۆ انتخابات بۆ زانیاری ئەگەری هەیە بۆ هەرێمی کوردستان بێ بە لە 180 بایکۆت ئەمە زۆر کارەساتە یاساکە گەورەترینش لەسەری وەستێ بازنەکانە و هەروەها لیستی انتخابیان باوەڕمایە دەستکاری ئەوە بکا باشترە ئەو پرۆژەکانی کاندید بوون و ئەوانە بۆ پەرلەمانی کوردستان بەڵێ ئەوانە وایە ئەو بربەست انتخابی داننێ بەڵام ئەو دابنێ بێ کاندید ئەو ڕێژە دەنگە بێنێ ئەمجا سەرکەوتوو بێ ڕۆوەنی ڕێکخراوە گوتێتی نازانم دا ئەندام زیاترن لە 1000 کەمتریان هێناوە کاکە کارەساتە تۆ بە سەڵ دەنگەوە یەکەم یان دەرچووی یەکتر نەوە کەوتووە ئەمە پێویستە ڕێژەیەکە بێ بۆ دەرچوون چۆن لای خۆمان ناڵێن انتخابات دەگەل لە 150 ئەوە دەرنەچووی لە خوار 50 کەوتوی ئەبێ ڕێژەیەکە بێ لانی کەم بۆی
بۆ کاندید بۆی کوواڵتێکە چاک بێ و خەڵکی بار بچێتە سەرم کورسیانە هەروەها ژمارەکەش کەم بکرێتەوە 111 زۆر بەڵێ پێویستی هەرێمی کوردستان نەپێویستی بە سەتان نەپێویستی بەو هەموو ژمارە لە فەرمانبەر لەم دامەزراوە خۆدانزان باسپاسم کاومەر کاتمەکەمەوە چەند پرسێکی تر بە کورتی سەبارەت بە بڵین ڕۆڵی پەرلەمان لە یاسای بودجە بێ لە مەسلەی نەوت بێ ئێستا مەسلەی غازی شاتوتە سەر دەتوانیت ڕۆڵێک ببینێ یاخود بۆ مەسلەی غازەکەش دەبێت چۆن مامەڵە بکەن خۆی مەفروض بوو پەرلەمان مەرجع بێ مەرجعی بۆ هەموو بوارە استراتیژیەکان هەر کەیسێکی استراتیژی بێتە پێشەوە پەیوەندی لەگەڵ عێراق مەسەلەی نەوت و غاز ئەمانە مەرجع بێ پەیوەندی مەسەن چۆن بڕیارماندا سوپا بنێرین بۆ دەرەوەی هەرێمی کوردستان پێشمەگە بچێ بۆ کۆبانی گەڕانەوە بۆ پەرلەمان لەوە سەرۆکی هەرێم بڕیارەکەی دەرکرد تا پەرلەمان قەرێندا بە هەمان شێوە ئێستا ئەوەی کەوا پەرلەمانوەکو ئەتڕەشبی زەفەی لێ هاتووە یعنی وەکو کەڕی ناوشایی لێ هاتووە بەس سیرەکە ئەی سیرەکە ئەتڕەشبی زەفەیە بەڕاستی وایە یعنی نە لە وتوێژی ناو لەگەڵ حکوومەتی عێراقیە بەشدارە نە لە مەسەلەی نەوت و غازە بەشدارە کۆمەڵێ وەجهن لە ناو ئەنجومەنی وەزیرانە کۆمەڵێ مدیر عام و ئێسابوونەتە و هەمویان بە پلەی وەزیر لەوێ دانیشتون ئەمانە من بوون ڕاوێژکارەکانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەم نێچیروان بازانی و هەم مەسرور بازانی ئەوانە بوون ئەم وڵاتیان تووشی ئەو نەهامەتیە کرد زایدن وەزیری سامانە سروشتەکانی سەردەمی خۆی و ئەوەی ئێستش ئەمانە ئەم وڵاتیان دۆخۆگەیانەوە بە تەسەوری من پەرلەمان ناتوانێت ئەو ڕۆڵەی خۆی ببینی وەکو پێم وتی پەرلەمانێکی لاوازە لەسەر غازەکەش بڵێن ئێستا بە مەترسی دەمینەوەتەکە پێشتر کێشەی زۆر دروست کرد سەرپرسی غازی شەیە طبعا خۆیتر کە ئەڵێ یەکێک کابرای ویستی مەنەمایانەکەم بە نوکتە کابرای ویستی یەسێمی نێزانی بڕابڕێەوە چوە ناو شایە گوتی من هەڵەپەڕم گوتی بەشان دیکا کە تۆ بە خاز نایزانی شانشانی چتە ئێمە مەسەر مەسەری نەوتەکەمان تاو نەکردوێ مەسەری خازی شایێناوەتە ئاخر کاکە نابێتەوە بێ وریای تۆ دەوڵەت نیت تۆ هەرێمێکی سەر بە وڵاتیەکی پێدەڵن جا من بەس هەندێک قسە هەبوو ئەگەر حەزەکە لەسەر مەسەری یاسای هەڵبژاردننی لە هەرێمی کوردستانە دوو خەتەریکی تایە من کاتی خۆشی پرۆژه یاسام پێشکەش کرد بۆ ئەوەی ئەندامانی پەرلەمانی کوردستان ببن بە 57 کەس بۆ هەر کەسێک لە هیچ وڵاتێ لە دنیا نیە لە 1000 کەس کەمتر بێت نوێنەرایەتی بکە یعنی یەک ئەندامی پەرلەمانە بێت نوێنەرایەتی بکە حتا بۆ ئەنجومەنی پارێزگاکان و ئەنجومەنی شارەوانەکانیش بامان چوێ بەڵام زۆر بەداخەوە لە هەرێمی کوردستانە تەمسی ئەندامی پەرلەمان تەمسیلی کەمتر لە 50000 کەسەکە ئەمەیەکێکە لە خەتەرەکانی دووەم سەر بخۆکان لە یاسای پەرلەمانی عێراقا ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەوێ سربەخۆ ئەتوانێت داخڵ بێ ئەگەریش دەرنەچی هیچ زایە نادرێت لێرە ئەڵێ ئەبێ لیستێک دروستکەی لیستەکە لە 3 کەس کەمتر نەبێ ئەگەر هیچێکیش لەو کەسێک کەسە دەرنەچوو 50 ملیۆن دینار غەرامە بێ ئەمە گەورەترین خەتەر لەسەر ئەم یاسایە پێویستە ئەم خولەی پەرلەمان ئەوەش چارەسەر بکە زائیدەن مەسەلەی کۆتاکان کە 11 کۆتا هەیە لە ناو پەرلەمانی کوردستانە قاسمی انتخابی ئەو کاتەکە من لێ بووم 25000 دەنگ بوو ئەمان بە هەر 11یانەوە 11000 دنیایان نبوو یعنی تۆ ناکرێت 11 کەس بەریتە ناو پەرلەمانەوە بە 11000 دەنگ یعنی ئەمە چ منتیقێکی دایە تۆ 11000 کەس بێنی بە شەرتێ قیمەتی ئەوانژ ناو پەرلەمانە قیمەتی دەنگی ئەوان گۆ قیمەتی دەنگی کردوە وتت ئەم حکوومەتە خۆڵکێنەری قەیران دروست دەکە بەڵێ ئەم کابینە بڵێ ئەنجامەکەی چۆن دەبینی کێسی 3 ساڵە بڵێ ئەو سوێنەی کە خواردیان بەڕاستی نەیانتوانی بە تەسەوری من سوێنەکەیان کەوتووە ئەو ئامانجانشی کە بڵێن حکوومەتەکەی لە پێناوە پێگەێندا نیان پێکاو بەڵێ ئەنجامەکەی چۆن دەبینی و کابینێ وڵی ئەنجامی ئەم کابینێ وەکو پێم وتی ئێمە خەڵکیشی دەستەمۆمان هەیە تا خەڵکی دەستەمۆی شمێ بە بۆچوونی من ئەوان سوار و ئێمە پیاتی باش کاکدانە زۆر بە کورتی سەبارەت بە بڵێن لەم کابینێ کارنامەکە هەیە نزیکەی 3 ساڵە پەرلەمان هیچی پرسیوتۆ لە کارنامە و کابینێ باسی شەفافیە چاکسازی پەیوەندیکان لەگەڵ بەغدا باش دەکەن بەڵێ بەدڵنیایەوە ئێمە بۆ خۆی لە کۆڵەش شتەکە ئاوەکە لە شوێنێکی تر لێڵ بوو ئەویش بریتێلەوەی هایمەنە هەژمونێکی قوڵی ئەم دامەزراوەی کە پێوترێ هەمووەزان دەسەڵاتی جێبەجێکردن هەیە بەسەر دامەزراوەکانی ترە ئەمە وای کردووە کە تۆ وەک پێویست نتوانانی ئەدای خۆت جێبەجێ بکەی ئێمە بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 هەیە پەرلەمانە بێ مەرجع بێ وەکو ئوستاد فەرمووی نەیتوانی وەک پێویستیان نایاڵن ینی ناڵن لێرە بۆ نمونە لەو خولی پێشوە سەرۆکی پەرلەمانە ڕوا تا سنوورێکی تر ڕایگرن ئێستا سەرۆکی پەرلەمانە شەروازان لێ ڕۆژتم تا نقطەیەک هێزێکەوەستێت ناڵێ کەواتە شتانەکەی لە دەسەڵاتی تۆ گەورەترن
لە هەندێک وڵات هێزی چەکدار ناتوانین دەستی بۆ بەری بەس ئابوو دێتوانین دەستی بۆ بەری وەکۆی تەنم کردی ئێستا لە ڕووسیا بە شێوەیەکی ترە هێزی چەکداری بردو وڵاتێکی وێران کردووە ئیتر من حەقم نییە عقلی سەرۆکە کشیان چۆنەی ئۆکراینە بەس قسم لەوەیە کە ئەوە تا حساب بۆ هیچ ناکە معایری دەولی سیاستی نێودەوڵەتی کورە بەرژەوەندەکان کورە مافی مرۆڤ هەر هەمووی پێشێلەکە ئەمە وای کردو دەسەڵاتی جێبەجێکردن هەمیشە هیمەنە هەیە لە زۆرێک لە وڵاتانە بەسەر دامەزراوەکانی تر ئەم باڵانس و هاوسەنگی و تەعاونە نەیەنەیەک ئاستەوە ئوستاز ئێمە نابێ خەون بەوە ببین ئەم دامەزراوانە بەهێز بن جایتر ناوی قەزا بێ ناوی پەرلەمانە ناوی هەرچیەکە ئەبێ ئەو هەژمونە بێتەوە خوارەوە بێتە ئاستێکی تر ئەمە باوەڕم وایە ئێمە لە تەمەنی خۆمان نایبینین بۆ زانێرین ڕەنگە بگاتە تەمەنی کەسانێک تر لە دایکە بن ئەو سابینن ئێمە فێری حکومڕانی و حکومڕانی ڕەشید و جوانە توانین بڕۆین بەڕێوە جوان دانیشینە سەر کورسەکە ئەوانە ئینشاءڵڵا ئایندێکی باش هەر نیو دقە کەم تریش هەموو قەولێکم هەیە ئەمڕۆ 95 و پەرلەمان دروست بووە لەم ڕۆژە ڕۆژێکی پیرۆزە بنسە دەمانەوە من هەمیشە لێرە لە تەلەڤیزیۆن NRT لە هەموو تەلەڤیزیۆنەکان تومە پەرلەمان تابعی حکوومەتە کە وایە بە پێچەوانەوە حکوومەت تابعی حیزبە حزبیش تابعی چەند بنەماڵەیەک لەبەرەوە ئەوانی کە حکومەکەن نە وڵاتە نە حکوومەتە نە پەرلەمان چەند بنەماڵەیە لە وڵاتە چەند بنەماڵێ قسەی ئەوانە سوپاس بۆ هەردوو لاتە سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ